اللهم صل على محمد، اللهم صل على محمد. وي بارك الله فيك، بارك الله فيكم. ان شاء الله خدي خير وهمي وبنفست ما مستر بار رويشت يا واني او لا حزل اوازي غربت دكا دزانم او اوازكي بياد يعني حزي لغما نازانم بو ام بيا وبوها ان شاء الله خدي شرازي بت ان شاء الله همي قوا ديري خمو خفتا بن ان شاء الله همي قوا ديري نخوشيو امين يا ربي. ان شاء الله همي قوا ديري وان كسابن افيت خما بو درسكن ان شاء الله افيت خماجي درسكن ديري وابن امين يا رب. جيانا ويا ديري خما يا ربي. اللهم امين. بو خاطر في شباب بيروز و هي بيروز مبارك ثم دير كش نخوشيا وكسن نخوش طيبتيجي ادبوارك ونخوشيا دا تشكن ما بس من اولياء شفاي نخوشي نخوش خاني نانا كليو نخوش خاني هوا بدا يا رب. اللهم امين. اللهم امين. اويك بو اغران دابك اللهم امين. همي نخوش يا ربي. امين اجمعين. هر كسكن نخوشيا كبتشيك هي حتى نخوشية موازن هر خديا يدردو درمانات دت واذا مرضت فهو يشفين. اللهم صل على حضرت ابراهيم سلامي خويلي بالفروي اجر من نخوش كتم تنها الله شفام ددا معناه لسر اوي دليلك نخوش يكي نسبتنا لا خوي او كاك روجار سبحان الله كباسي دعاء دكري هر يك داوي حزي لي لبو كسكاري كي مثلا كسي نزيك ودور كشي دعاء كاك روجار دايش نخوش دايش بريزي بدي خداي او يكسر قوت يكسر بحسكر لو خاطري اسمي اعظم وهمي ان شاء الله خدي شفاي بو همي كاسافريكت همي نخوش دو شوي جمعة مان بريكرت لما نجي رمضان قالت لي اما يستشوي تاردمينه الله باشي و چارديه و هدي دلالت تندنا مني وكا و هي و بيروس تقريبا هدي ما در باز كر صلواتك شدي وابزانم صلواتك بيدنج تايبت. اللهم صل على محمد، اللهم صل على محمد. اللهم صل على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. السلام عليك يا سيدي يا رسول الله. السلام عليك يا من ركب البراق وطار إلى الله. السلام عليك يا سيدي يا خير خلق الله ويا شفيع المذنبين عند الله. اللهم صل على محمد. بارك الله فيك وإيش الله خدش ترازيبت هريك رحمة جديك وبابت توبير وبابير نزيك لا بابت أري والله كتب إيش رحمة دا بابت إيه خشكو براي توبير وبابير ديرو نزيك خشكي براي ديرو يعني بس خشكو براي يعني أتو سببت يا بمن أثبت فيري بودينيك إن شاء الله بس نها خدي اي بارك الله فيك ان شاء الله خدش ترازي بتشبهشت يا ربي. السلام عليكم ورحمه الله وبركاته. ام كتينه ناف پاشیوا 14 دا ان شاء الله خود روشی نویج و طاعت همی بسرمانال هر جهه که لیبن هر ظروفک و باردو خکی دا بجین قبیل کربت یا ربی گلا جارا و زیده جارا ام مقصریم طیبتی جید وان بابتا دا بس ان شاء الله خود المنگرد دا جارا مثلا حتی ام پروژیش یا تهندی داخل نکا خرابش دوی مدرکت فعلکا بسر و برمکر ان شاء الله خود المهمیان نگرت ان شاء الله خود رحمه خود گل مبکت رحمه خوده یا برفره هر تجي عرض رحمتك اخوا داينا يكم شد او بابتي او زكاة الفطر كدي باك دبي ولا هم لغو اشتكت كردي ان شاء الله بيش اوي امرو دز بابتا كان ما كاينو بانجشت ميوان خوشويست كان ما كاين كبخويان هر خاون مالن است باشي استوديو باشي وما بمالي همو كرده شي دزاني كز ميوان بالتاكيد او ذا بيش اوي دس بيب كاين
بداخو پجارکا مازن و یعنی مخابنی و جار جار هو صبویارین هو سایت نخوش چید بن همی کسک به دلتنگ بت افرو که الهولی ریجی بویارکا دلتازین چی بی کسک کل پیشا نوجداری یا پزشکی مخابنی و چوار سر مالا خزیر خو خیزان خو سه کس اش مالا خیزان خو جی کشتی نه جاوی وال سر کردستان 24 بود حسنا کین بابت کشتنی بحث بکین لب مخابنی و کو بابت تو ساتینا پیش ویت ام آگه دار بین طیبتشی سر چه بیا بود چی هاتی اف بویره چی بیا بود چی اوی کسی افکار کریه و جزانیاری نی خود حسکت کردستان 24 دینا بلاف کردن ازدار دوی برپرسم طیبتشی آسایشا هرما کردستان کل حولی طیبتشی اف بابت اف کیسه البردستوانه افکار ما آلان زندگی خود حسکت الدمت بیت هر دماکو زانیاری گهشتن افکار ما پریکا طیبتشی یعنی آلین پیوندی دار ده زانیاریان تمام ام بلاف بکین و جا ام جبلی وی بابتی و جبلی وی بواری اشلا خدا به همیا پارزد جارا کسک طیبتشی پنای نبته طول وکر نکاوسا که خدا نکت هر پرزگری که کبت همی گوام پرزگری که دام مستاندنه چرا سر راستی کارس بروف نظام الانسان بنيان الله ملعون من كاتشبيه خدا به همیا پارزد یا الله بسم الله الرحمن الرحیم اللهم صل على محمد اینجا دو دست بگین اف شباب قالك شباب هري اف شباب قال الشباب هوصا ما بحث كريا هوصا دست بيكي بابت كو دعاب كان طيبتيجي سر بابت تندرستي كو خد نعمتك كم وازنت قال مروفي دا كريا هر وقت كي قال جارا كو مروفي هاتا ورقرتن بجا شني كو مروف هست بين نعمتا مازنت كت كو اوجي تندرستي ولش ساخيه هر كسكيش دست هاتا دانجي اف نعمتا مازن يا خده او نينك كو خده تعالى حاشا ولله حجوی عبدی ناکت حجوی بنده ناکت بلکو گلک جراجی بو ابتلاء و بو ازمونه که اف کسه اف عبده ده چوا تحمله وان نخوشیا که تو نمونه که گلک جان و پیغمبره که خوده صلاة سر همی پیغمبره بن و اولا شی مروفیش هر امانت لا انسانه که دبی با پارزگاری چی جوان و تندرست رای بگیری زور گرینگه نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ فجأة هردو نعمتا وقتی تو بجانی سر دریت گلتنه که رنگ خودی نکت و توشی پرزگری کت گلکت مازم ببی خود حس کت افشواجی جدولا ناو عمده بحثا و تندرستیا لشی و ساخلمیا لشی و بدنی کین شلان اسلامی و که آیین پیروز اسلامی آیت قرآن پیروز و خود چوا فرمان بمکریه و تندرستی ام پارزین که نعمتا که مازنه امانت یا دافمه امانت لشا إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملها فحملها الإنسان إنه كان ظلوما جهولا الله أكبر وما بكم من نعمة فمن الله الله دكتور ورا دكتور خو معني دكتور كرم كد دكتور نه زورا هي خودش ترازي اف شبا خود حس كد دكتورت عزيز ده مهوان ما مش عالیه پزشکی و طیبتیش روایتیش وده بی بابتی بحثین دکتر مقدید کریم و مستای آینی دكتور بدر سورچی پسپور روایتی سر خود حس كد ديال مدابد اللهم صل على محمد دكتور بخيرات قربان ويبارك الله فيك دكتور جان يا اخوه بخير بي وعليكم السلام ورحمه الله وبركاته كلام كدو مالي خويت يعني منور يعني أري والله رونق تنكردو خوا خير نورتمونا يا خدا بخير بين سلام قال لا بخير كون احوالتان كون خير ثاني ان شاء الله يا رب زنابتان سونن ما دينا والله الحمد لله دسخوشيتان لي دكين همو شويش اما او روميواني لقى دكتوري بس شوانيش هر متابعتان دكين ببردوان هر متابعه كرد يا دكتور بالتاكيد تشتكي خراب من باس كرديه بري اوي دوباره نكنوا لا بيغمان امن براستي برخصتي كدكتوري كديما يرى زود الخوش دم بحقت يعني وكو مالي خومان إلى حساب دكين خيمه كردواريه او يك دوميش دسخوشي لبرستو ما مسادشتي صافه زواني دكمو همو كان مدانيش براستي يعني ما مستان او هر قصي منيه اواني تريش همو دلين لبرنامج زور مرتاح ما مستاني عيني صلاوا بيشمل همياب كهر كسكي آموزگاریک هبت تبینیک هبت ريكوتا بلو بجهت ما ممنوني بدلني ايوه امن اشتكم هبي يكسر اقدرت عندك مو والله سركوتو دكتور بدر جان يا اخوا بخير بي سلامت بي روناك تنكردو خوتان روناك وشي لدر واجبون قلت بدستوري سورتياني امن زمدان يكرم بس بخاطري برنامج ينقوا عملي ان شاء الله خذ اشتراك انا بقاط ريباتي دات ان شاء الله خذ اشتراك بي دم ممنونتين انا دبيبا هر تشت كرداتي خوش نعمت خديه شانازي بكرداتي ما عندكين بسوسياتي ما عندكين بمسلماناتي كل شيء يرجع الى اصله الله هذا قريته والله دكتور اتو
ئەوە چاردە شەو ئیشەڵ ئەم شەو کە دەبتە چاردەمین بەرنامەمان پێشکەش کردی هەوڵماندەیە خزمەت بکەین لە ڕێ ئەو بەرنمەیە بە میلەتەکەمان نەتەوەکەمان ئاینەکەمان ئیشەڵ خوا قبوڵیکە ئەوەی کە ئێستا بینی و دەهیست تێبینیەک شتەکەبی بۆ ئەوی لە شەوانی داهاتوو بە بەرچاو وەرگری شتێک هەیە بگۆڕین زیادی کەین بۆ ئەوەی خزمەتی زیاتر بکەین والله بەرنامەکە من بە شەو ناوینم چکۆ دەنوم بەس بە ڕۆژ لە سوشال میدیا دەیبینمەوە بەرنامەکە ماشەڵڵا شتێکی ڕەمەزانی خۆش ئەوەی شەویش نەیبینی دەیبینتەوە سوشال میدیاش نیعمەتی خۆیە ئەوەی بتوانین ئەگەر بە جوانی بەکاربێ دەنوم ساعات دەوری دەنوم بەڵام بە ڕۆژ متابعی دەکەم دەیبینەوە بەرنامەشی زۆر زۆر خۆش و سەرکەوتو ئینشاءالله موفق بن ئینشاءالله شتی باشتر و زیاتریش ئەی بارەکەڵڵاه بێجا خودی حەز کەتین ئەف شەڤە زانست و زانیاری و ئاین و ئیسلامێ ئەم دەوی بابەتی بۆ خەلکی شرۆڤەکین کە ئەڤ نەخۆشیەت نوکە خەلک توش بن زیاتر سەبەبەکەی چییە لە چێژ ئەم چ بژنێ چێش لێن خواردن چێش لێنان مەطبەخێ کوردی چ بژێ چێش لێنان چێش چێشت حازر خواردن حازر مەطبەخێ مەطبەخ کال مەطبەخ چەوە ناندین قدیمە لە مەطبەخی گەڕی البادینی دەفمێژنێ لێنۆنگە ئەو جهێک و خواردنی لێ ئەمەش لێن ناندین کە ئەم چاوە وێرێ تەندروستیە خۆ پارێزین وانە کە ڕەنگە ئەوە سەبەبی سەرەکی بی ئەو نعمەتە ئایا لە ناویدا بەردەوام بن یان ئەو تەخوانەکە لێمان وەردەگرنەوە یا الله بسم الله الرحمن الرحیم دکتۆر ئەوزە هەردووکتان ماشەڵڵا دکتۆر لە بوارێکی تایبەتەوە جاین هەردوو بێژم کاشکیش ڕەخی دەست پێ بکەم ئامن نارێ ناوی دکتۆر دەست پێ بکە گەورەی مەیە خۆی خۆدیشتە ڕۆز دکتۆر گەلە جۆرە وەختەی کەسەک تووشی نەخۆشیات بێت وێجا دڵتەنگ بێت و وێجادە دەست خۆ بڵێن کرد یا ڕەبی پۆتە ئەس تووشی وێ نەخۆشیە کرم یا ڕەبی ئەوە چنە ئەف نەخۆشیە وێجا دڵدەف خەلکی بەحەس کرد واز ئەم زۆر خراپە دەمرم مردم و نازانم چێ ئەوەندە ساڵە تەندروستی باشە قەت باسی ناکە کە نەخۆش دەکەوین ئەوجا باز دەکەین دەرگاکەی بکەوە بڕۆ ناو بابەتی با لە دوود بین بە پرسیار و وەڵامدانەوەش لای تو دکتۆری دەستان خۆش بی پێشەچی بەناوی خوای بەخشندە و میهرەبان کە ئەو شەوە پیرۆزە یەکێکە لە شەوە پیرۆزەکانی مانجی ڕەمەزان و شەوی جومعەیە ئەپارڕێمەوە لە خوای گەورە خێر و خۆشی و ڕەحمەت و بەرەکەت ببارێنی بەسە وڵاتمان بەسە میلەتمان هەموو لایەکمان لە نەهامەتی و ناخۆشی قورتار بکەین ئینشاءالله بە تایبەتی وڵاتی مسلمانان وڵاتی فەڵەستین وڵاتی سووریا وڵاتی لوبنان هەموو مسلمانان بەگشتی لە هەموو دنیا خوای گەورە لە خاتری ئەو مانگە عەزیمە ئەو مانگە پیرۆزە خێر و ڕەحمەت بەسەر هەموو لایەکدا ببارێنی ئینشاءالله بە تایبەتی کە بەرنامەکەت لەسەر نەخۆشیە خوای گەورە شیفا بنێری بۆ هەموو ئەو نەخۆشانەی کە ئێستا دووچاری نەخۆشینە و لە نەخۆشخانەکانن لە چارەخانەکان خوای گەورە شیفایان بنێری بە سەلامەتی بێنەوە ناو ماڵ و منداڵ و کەسوکاری خوان ئینشاءالله ئەمن بە فەرمودەی جوانی پێغەمبەری دەستپێدەکەم عەلەیهی سڵات وسلام ئەو فەرمودە ئیمامی بوخاری ڕیوایەت دەکا لە عەبدوڵڵای کوڕی عەباس ئەویش ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی نعمەتانی مەغبون فیهما کەثیر من الناس دوو نعمەت هەن کە خوای گەورە بە ئینسانی بەخشیە زۆربەی خەڵک لێ بێ ئاگان الصحة والفراغ ئەو دووە بەڕاستی زۆر زۆر گرینگە ئەگەر ئێستا ئێمەی مسلمان دقت بدەینێ سەحەت لەوانەیە کاکتۆری بەڕێز بە حکمی ئیش و کارە طبیەکەی شارەزاتر بی لەمە لەو بوارەی یعنی سەحەتی خۆش لە هەموو نیعمەتێکی خوای گەورەترە بەڕاستی ئەگەر دقت بدەینێ تەبەن هەموو نیعمەتەکانی خوای یەک لە یەک گەورەتر و عەزیمتر و مهمتر و پیرۆزترن و ئەمەش چەندی بژمێرین و خوای گەورە لە قورئانێ دەفەرمی وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها ناتوانین سەرژمێری نیعمەتەکانی خوای گەورە بکەین بەس یەک لەو نیعمەتانە کە پێغەمبەری خۆشەویستمان ئیشارەتی پێکردێ دەفەرمێ الصحة سەحەت خۆشی ئینسان ئەگەر تەمەنی بۆ نمونە 50 ساڵ بیت ئەگەر بە سەحەتێکی خۆش بەڕێ بکە تەمەنێکی زۆری هەیە ئەگەر عمری 100 ساڵ بی تەمەنێکی بە سەحەتێکی ناخۆش بەڕێ بکە ئەوە هیچ خۆشی لەو تەمەنەی ناکە ینی زۆری تەمەن ئینجا لۆیە بەڕاستی نیعمەتی گەورە کە سەحەتە براو خوشکانی خۆشەویست زۆر دەبی بە گەورەی تمشای ئەو سەحەتەی بکەین ئەو جەستە و لاشەیە کە خوای گەورە بە ئێمەی ئیمانداریدایە بە ئێمەی مسلمانیدایە دەبێ بە گەورەی تێبگەین دەبی زۆر شکرانی خوای لەسەر بکەین دەبی بەردەوام بین لەسەر پارێزگاری لەو نیعمەتە هەتاوەکو ناز و نیعمەت و خۆشی ئەو دنیای
پێ بچێژین. دووەمیش کە پێغەمبەری خوا دەفەرمی سەسەم فراغیش زۆر مهمە، یعنی ئینسان جار وەیە لەبەر زۆری مەشغەلەتی، لەبەر زۆری ئیشوکاری، لەبەر زۆری کاتی پێڕاناگە بەڕاستی ئەو کاتێک کە کاتمان هەیە دەبی ئەو کاتە ئیستمتاعی پێ بکەین، دڵخۆشی پێ بکەین. و هەموو حەدیثێک کە خوێنمەوە حەدیثێکی تریش پاڵپشتی ئەو حەدیثەی کە ئەو حەدیثە ئیمامی حاکم و هەروەها ئیمامی بەیهەقی ڕەحمەتی خوایان لێبی ئیمامی ئەبوو داود ڕیوایەتیان کردیە لە عەبدوڵای کوڕی عەباس ئەویش ئەفەرمێ ئیغتەنیم خەمسن قبل خەمس. پێغەمبەری خوا ئەفەرمی سەڵ سەلەم پێنج شت بە غەنیمەت بزانە پێش پێنج شت. یەک لەوانە کە ئێسامە ئیشمان پێیە صحتەکە قبل مەڕەضیک، سەحەت خۆشی پێش ئەوەی نەخۆشکەوی، بەڵێ تەندروستیت کە ئەتوو پێش ئەوەی نەخۆش بی. ئێستا ئەمەوەی کو تازە بەڕێزیش ئیشارەتە پێکرد ئەوەندە ساڵە لە خۆشی داینە تەندروستیەکی باش داینە کە نەخۆشکەتین ئەوجا قیمەتی ئەو سەحەتایی دەزانین. ناتوانی ئینسان کە نەخۆشکە چاوی مەسەلەن زوبانی دەستی جسمی لەوەی بریندار بێتەوە ئازارت پێدەگا، یعنی هەست پێ دەکەی لەبەر ئازار ناتوانانی دەدانت. ئێستا ئەمە نانی پێدەخۆین خواردنی پێدەخۆین بەڵام جاروەیە ئیهمالی دەکەین، باش خاوێنی ناکەینەوە، باش نایشۆین. ئەسوی ئیهمالیە پاش بێ بەحەسکین ئەو زای کە هێشا تەبعاً کە هێشا ئەو ددانە تێشە ئەوجا مێشی سەرت لەگەری دێشی ئازار لەبەر ئازار ناتوانانی شەو ئیسراحەت بکەین. لێ پێغەمبەری خوا تەفسیل بەحەسکین پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر فەرمی صحتەکە قبل سەقەمیک، پارێزگاری لە تەندروستیت بکە پێش ئەوەی نەخۆش بکەوی. باشە ئومێدەوارم ئینشاءالله هەموومان زۆر بە گەورەی تەماشای سەحەت دکتۆر جان کە ئەتوو وەک یعنی چارەسەریە سروشتی بێجا پڕواکە و گیا دەرمانە و تایبەتیشی یعنی کوردستانژی نیعمەتە خودەیە بۆڤی بواری، یعنی خواردن و خواردنێتمە بگرە ئەمشین بکینە دەرمانخانەیەک بەریا نەخۆشیە و حتا دەمێ نەخۆشیە ژیانمەکی چارەسەری بکاربینین بەجا هەمە ئەم وێ دەست پێ بکەین تایبەتیژی ئایا تەندروستی کە خوا بە ئێمەی بەخشێ وەکو نیعمەتێکی گەورە وەکو بارگاویکردنێک کە بەرەبەرەکەم دەبتەوە یان ئەمە دەتوانین ئەو بارگاویە هەتا تەمەنێکی دوور و درێژیش بیپارێزین کەم نەکاتەوە ئیل لە خوا نەکات تووشی ڕووداوێک ببین. و ئێستا کە دەیبینین وەکو دکتوریش زەنابی دکتوریش باسی کرد نەخۆشی تووشی نەخۆشی دەبین، بەڵام چەند لەو نەخۆشیە خەتای خۆمانە لە خواردن و ستایلی ژیانمان. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، خوای گەورە نوێژ و ڕۆژی عیبادەتی هەموو لایەکمان قبول کە ئینشاءالله. طبعا وەکو جەنابی مامۆستا فەرمووی بەڕاستی سەحەت نیعمەتە، نیعمەتێکی خۆشە، بەڵام ئینسان جاروێ خۆی هۆکارە. ئێمە دەبی تشی بخینە سەر ئەو خاڵانەی کەوا هۆکارەکان چیە کە ئەمە نەخۆش دەکەوین. ئەو هۆکارانە چییە کە خۆمان دەستمان تێدایە، چکە هەندێک هۆکاری لە سەڵاتتو نییە. ئێستا طبعا هۆکاری خواردنمان هەیە، هۆکاری ژینگەمان هەیە، لەوانەیە ژینگەش بتە دوو بەشێک خۆمانین، بەشێک مەسەن حکوومەتە. ئەمە باسی ئەوەی خۆمان دەکەین کە بابرێن کە ئینسانەکە خۆی بەرپرسیارە. ئینسان کاتێک کە نەخۆش دەکەوی دەبێ بزانی هۆکارەکەی چییە. تەمەەن خوای گەورە وەکو معلومی جەنابتانە خوا دەفەرمێ کول و وەشڕەبوو وەلا توسریفوا. یەکەم شت ئینسان دەبێ بخواتەوە بەڵام زۆر نەخواتەوە. یەکەم هۆکاری نەخۆشکەوتنی مە زۆر خواردنە، لە خۆمان زیاتر دەخۆین. یعنی ئەوەی کە پێویستە ئەگە خواردنی باش و صحیح حتا باشیش زەکم هەیە ئەڵێم ئەگەر ژەهریش بە کەمی بخۆی ناتکوژی، هەنجوین بە زۆری بکوژە دەکوژی. یەخۆ هەنجوین ژەهر نییە، وەرە ئەتوو مەسەلەن ڕێژێکی کەمی ژەهر بخۆ ناتکوژی، بەڵام ئەگەر وەرە چیلۆیەک هەنجوینی بخۆ دڵنیا بەسبێنێ ئەکید لەوانێ بتکوژی. کەواتە حتا شتە باشەکانیش خوای گەورە هەموو شتێک میقداری لۆدانایە. دەبی ئینسان بە میقدار بە پێی پێویستی خۆت فەرمانبەرێک جیاوازە، کرێکارێک جیاوازە، منداڵێک جیاوازە، بە ساڵاتچێک جیاوازە، تەمەنێکی گچکە تەمەنێکی گەورە، ئافرەتێکی دووجیان، ئافرەتێکی شیردەر، تۆ ناتوانی بڵێ هەموو یەک نەوع سیستەم و یەک کەمی خواردن نەخێر. هەر عمرەک و هەر تەمەنەک و هەر پێداویستێک ئەوەیە. کەواتە زۆر خواردن هۆکاری سەرەکێت. دوو خراپ خواردنی خراپ ئەوە کێشەی ئەو ڕۆیە. کێشەی ما لەو دووە تێپەڕ ناکە. خراپ خواردن مەقسەدم ئەوەش نای مەسەلەن لە کاتی ناگونجاو خواردن ئەوە خراپ خواردنەکەش دەبتە لەق. خراپ خواردنی یەکەم نەوعیەتی خواردنی خراپ. دووش لە کاتی خراپ. ینی ئەوە لێرە بزان دووشتا
خراپە لە بەروی خراپە خواردنەکە خۆی مادەکە خۆی خراپە بینمەوە پەتاتەکمان هەیە ئەو پەتاتەیە بە کوڵایی بووی خۆ دەرمانخانەی لە بۆ مەعیدە و قۆڵۆنی وەرە سۆری کەوە ژەهرە لە بۆ مەعیدە و قۆڵۆ پەتاتە بە کوڵاوی دەرمانخانەی چیە مەعیدەیە یعنی مەعیدەت ئیسراعاتە بە ماوەیەکی کورد قەدیمی شەرەوە خوڕایە بە کوڵاوی ئەتوو دەخۆی مەعیدەتی ئیسراعات وزەکی باشت پێ دەبەخشی لەزەتی لێ دەکەی هیچ زیانەشی نییە ئیلا گە زۆری بخۆی شەکری تێدایە بەڵام کە تۆ دێی ئەو پەتاتێ سۆر دەکەیەوە کێشەکە لە چ دروست دەبی کە پەتاتەکەت سۆر کردەوە ئەو پەتاتەیە یەکەم جار ڕوونەکە دەسووتێ ڕوونەکەش لێرە دوو فەقەرەیە ئایا ڕوونەکە کوالیتی باشە خراپە ئەگەر باش بی هەر ژەهرە ئەگە خراپیش بی دوو جار ژەهرە یعنی ئەگەر ڕوونەکە باش بوو ئەوە لە جارێک ئەمە بە ژەهر حسابی لۆ دەکەم ئەگەر خراپیش بووە دوو جار ژەهر لۆ لەبەری ئەو ڕوونە دەسووتێ کە دەسووتێ ئۆکسیدەیشنەکە کە ئۆکسیدەیشنەکە مجموعە کۆمەڵێک پێکاتە دروست دەبێ پێ دەرێن فری ڕادیکەڵ ئەو فری ڕادیکەڵە هۆکاری ١٩٠ هەموو نەخۆشیەکانمانە بە شێرپەنجەتەوە بە مەناعەتەوە تقریبا دکتۆر ئەمە با کورتیکەینەوە بۆ نمونە سەتات چەندی ئەو نەخۆشیانەی کە ئێستا هەن لە قەڵەوی لە شەکر لە زەخت دڵ نازانم جەڵتە و ئەوانە هەتا چەندی خەتای خۆمانە هەتا چەندیش ئەوەیە کە خوا نەخۆشیە و دەنێری و ئەمە توش دەبین بەری تو بەرسەوە مبدی دەستپێکەوە بەرنامەیەژی مخۆبنی وەمە بەحەس کرد یعنی دڵ نەخۆشیژی و بەحەسکیم تایبەتیژی و ئەڤروکە ڕیدۆنەکە دڵ تەزین هەبیە کەسێک و پیشاوی نوژدۆر بیە چوە سەر مۆڵە خەزیری خۆ خودێمە هەمیە پارێزت وێجە هەمە خێزانە خۆ و سێ کەسێ تایبەتیژیش مۆڵە خێزانە خۆژی کوشتینەکە ئەف بابەتە چۆ بیە چاوە ئەف بویارە چێ بیە ئەفکارێمە ئالان زەندی دیگرێدایوی بابەتی زانیاریین زیاتر بدەم گوداری بکەین پشتنگیژی پاشیف یا بەردەوامە ئەو هەواڵەی کە هەموو هاوڵاتیان بە نیگەرانیەوە چاوەڕێن کە بەداخ و پەژارەوە لێی دەڕوانن ئەم شەو ئاسایشی هەولێر لە درنگانی شەو هەواڵی دەستگیرکردنی ئەو کەسە ڕادەگەیەنێت کە تاوانێکی قێزەونی لە شاری هەولێر لە درنگانی شەوی مانج و ڕەمەزان ئەنجامدا پێتان ڕادەگەینین دوای ئەوەی کە هەواڵێک بڵاو دەبێتەوە سەبارەت بە کوشتنی خێزانێک بەناوبردنی خێزانێک وا کوشتنی پسپۆڕێکی ئافرەتان پزیشکێکی بەناوبانک کە خزمەتێکی گەورەی ئافرەتان لە شاری هەولێر ئەنجامداوە و کردوێتی ئەمڕۆ پزیشکێکی بەناوبانگ و لێهاتووی لە دەستدا شاری هەولێر بۆیە ئاسایشی هەولێر ڕای دەگەێنێت کە دوای ئەوەی هەواڵێک بڵاو دەبێتەوە تاوانێکی کوشتن دەرحەق بە خێزانێک دەکرێت دەردەکەوێت لێکۆڵینەوە دەکەن بە دوواداچوون دەکەن تیمەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر وا هۆبەی تاوانەکان دەستنا شوێنی ڕوودا و بە دوواداچوون دەکەن کە دەردەکەوێت کەسێک خەزوری خوشتی خێزانی و کوڕە خەزوری هەمووی لە یەک کاتدا دەکوژێت و ڕادەکات بۆیە تیمەکانی ئاسایشی هەولێر بەڕێبەراتی ئاسایشی هەولێر لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش ئەم تیمانە ڕادەسپێرن لە هێزەکانی سوات و تاوانەکان دەستنا شوێنی ڕوودا و بە دوواداچوون دەکەن و ئەم شوێنە کۆنتترۆل دەکەن لە کەمترین کە دوای تاوانەکە دوای ئاگادارکردنەوە ئەم هێزانە لە چەند خولەکێک تۆمەتبار دەستگیر دەکرێت تۆمەتبار دەردەکەوێت هاوسەری ئەم ئافرەتەیە و ئەو خۆشی پزیشکە کە لە ئەنجامی کێشەیەکی کۆمەڵایەتی و دەمەقاڵی و لێک تێنەگەیشتن ئەمە بۆ تۆ هۆکاری ئەوەی دەمارگیر بێت و ئەم تاوانە ئەنجامدا سەبارەت بە وردەکاری ئەم تاوانە ئێستا پەڕاوی لێکۆڵنەکراوەتەوە و تیمەکان سەرقاڵی لێکۆڵینەوەن ئەمە دواتر دادگا یەکلای دەکاتەوە بەڵام ئەوەی گرینگە ئاسایشی هەولێر ڕای دەگەێنێت وەزارەتی ناوخۆ زۆرجار لە بەرنامەکان راپۆرتەکان ئاماژەی پێ دەکات ڕوونکردنەوە دەن هەر کەسێک کێشەی هەیە پێویستە پەنا بۆ دادگا بۆ یاسا بەد نەک بەم شێوەیە بڕیا لە بەدەستێنانی مافی خۆیان تۆڵە بکاتەوە پەنا بۆ تۆڵەسەرنەوە بات ئەمە ئەم تاوانە بۆ هۆکاری ئەوەی کە نزیکەی 50 ساڵ بێکەوە بوون 25 ساڵ خزمەتی پزیشکێک و 4 منداڵ بێباب و دایک بوون بۆیە یاسا دەبێت بکرێت بە هەموو شتێکمان بۆ ئەوەی مافەکانمان بەدەست بێن و بۆ ئەوەی تووشی سزای توند نەبێت.
هدی بکوش هاتیا دست سر کردن و که افکار ما آلون نجی ماجر پیشی کو هدی ورد و درشتی ام بویر دلتازنی باس کرد لا حول ولا قوة إلا بالله خود ما هم يا بارزت هدی هر کسی که توانا که وصل جب کت حتما بريكا یا صودات جهه او دی جهت سزای خو ان شاء الله خود ما هم یا بارزت تفت هاتی نکشتن و جان خو جیج دست ان شاء الله خود برحمه خود قلب کت صبر و هدار بتمال باطن همي أولياتي دكتور لا حول ولا قوة إلا بالله أس بسيارة خد دوباره بكم في جاس هردو أولياس تكلكم كاديتنا إسلام بوفيه كتشيا هكا أم بخوب بينا سبب توجبينا ما بو نخوشيا دكتور بيشتر تازش باسم كرت سطات سندي أو نخوشيانا كإستاهن وكو باسم كرت شكريا زلطي دلا سوزانم زخته حتى آخری چون استازیاد بوینه پیشتر او ها زور نبون ونیا سطات سندی آوانا خطا لخو مانا و باشه کیش اگر بلین خوا نخوشی و بومان دنیری وکو امتحان ابتلاء من بقناعاتي خوم سطاح افتاخ ذاتي خويتي يا الله سطاسيش لبو جينجو كواليتي خرافي خواردنا كان ولبو باري دروني او ظروف جياني استاهي باري دروني يعني انسان ستريسي هي مثلا لزد لخواردناك خواردن شي دخوا كيفناك لبرو مثلا شي مثلا موتسي او شي جيان او شي مندال او شي سوشيال ميديا وكابره فقيره وكابره هجاره زخت ستريس يعني او هم ايشو كارينيا زخت ايشو كارينيا بيشا جنزك مثلا لو انا مثلا بيشا فانا بعتبر خواردن وبقي في خوي دخوا وجيب هنا وجيب الرين ماي دكتور نادا چکە بەڕاستی ئەگەر ئینسان بێتە سەر حەقەت کوردواری خۆمان دەڵێ ئەگەر ئینسان سەر و دلی مرتاح بی ئەگەر نان و ئاویش بخوا لەزەتی لێ دەکات تامی لێ دەکات بەڵام ئەگەر تو خواردنی شاهانەشت لە پێش بێ ئەگەر مێشکت ساف نەبی لەزەتی یعنی سەدی هەفتێ خەتای خۆمانە سەتاسی دیکە ژینگەیە و توزانم هۆکاری دیکە جیاواز باشە ئەگەر سەتا هەفتە خەتای ئەو توشبوونی ئێمە بە نەخۆشیەکان خۆمان بین مثلا بۆ نمونە یەکێک قەڵاو بووە زۆر خواردنی دەخوا یەکێک خوا نەکات کە زۆر شەکری لە چای دەکات ئەوە بچاکەش حازرە تووشی سوکەری بوو گوناحە یان ئەوە ئەبتیلایەکە و دەبی سەبر بگرینە سەر ئەو نەخۆشیە طبعا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە فإن لبدنك عليك حق أو جسم لا شيء كخواي جورا بإمي بخشية حقي لسلمان هي أما دبي جستي خومان ببارزين لا بيزبون جستي خومان ببارزين لا نخوشي جستي خومان ببارزين لا تهلكة لا خطر لما ترسي أو أمانتك إن لبدنك عليك حق باش أول شكري تدابو هم الروجيك سيت سايبة شكر بخوي دواء إخوانك توشي سكري بي جناحة يعني بالتأكيد جناحة شو جناحك شو الخوا محسبة أو ما نقدرك ليرة أما فاكي بدنا من ليرة خالك هي حزكم بمهمي تمشاي بكين زور زاران خلشي إما لقر رزم لوي كخلشي إما الحمد لله خلك شي زور مسلمان زور بابند برين ماي ومشقاري وبنصيحة كاني بيغمبر عليه الصلاة والسلام بنويجو بعبادات بلان هندك شتى لقر رزم لوي بتايبتي أو قصو قفتو قيم لو هندك أو خوشكو برابة تمانانية يعني شلو هو جنزة برزانية كزور جنادة نشتكان كاتك تماشاي فرمودة جوانا كاني بيغمبر دكين عليه الصلاة والسلام كاتك تماشاي ئامۆژگاری و نەسیحەتەکان دەکەین کە پێت دەڵێ یعنی خۆکوشتن تاوانێکی زۆر گەورەیە بەڕاستی هەر کەسێک بە پێی فەرمودەی سەحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئیمام بوخاری ڕیواەتی دەکات دەفەرمێ ئەگەر کەسێک قتل نفسه بحديدة وهو يتحساه إلى يوم القيامة بردوام دبتا قاتلي نفسي خوي أجر بأسنك بشتك هو كارك بيكشني حتى رج قيامتش أو تواني بس تدا دوباره دبته وخواي جورا عذابي هذه أجر يكك بو شكر أخوي توشي سكري بس أما ليرة دبي ليرة تمشاب كين قياسكي لسر أو فرمودة زواني بيغمبري بكين صلى الله عليه وسلم كاتك دكتور بيد دليكاك أتوش شكرت برزة ياخذ زختت برزة يعني مثلا لون منا أوش باب باسكين سيارة الآخرين أوش يكره له كاري أو بري سرعة كاتك سيستم ونظامي مرور مثلا لو دانا يكو أتو باجوي كتيت بران دبي أجر بيتو حادثة كده دبي قاتلي نفسه
حتا فتاوای مجمعی فقیمان لەسەر ئەوە هەیە دەڵێ ئەگەر کەسێک لە 120 زیاتر سیارەی هاژوشت حادثە ڕوویدا دەبتە قاتیلی نفسی خۆی کاتێک لوت نووسرایە لەوەندەی نابی زیاتر تێپەڕی دەبێت قاتل کەواتە براو خوشکانی خۆشەویستم نابی ئەوەی بە شتێکی عابر و بەگچکەتی لێوەرگریت کاتێک دکتۆر پێت دەڵێ کاکە ئەتوو شەکرەت هەیە پێویست ناکە چای بە شەکر بخۆی لێ ڕاوەرە چای بەبێ شەکر بخۆ مەسەلەن باشە دکتۆر لێرە پرسیارەکەوەیە ئایا سزاکە هەر ئەوەندەیە خوات تەندروستیەکەمان لێ وەردەگرێتەوە نیعمەتەکە نامینە یان ئەوەتە ڕۆژی قیامەتیش محاسبە دەکرێت بە تاکید ڕۆژی قیامەتیش محاسبە دەکرێت لۆ چونکە ئەو جەستەی ئێمە ئەمانەتە لای ئێمە حتا ئێستا مەسەلەن لۆ نمونە کەسێکی زۆر نزیکت ئەوە هەرچەندە بوارێکی تر دەبتەوە بەس هەر باسیش دەکەم کاتێک ئەتوو کلیەت تەبەڕۆ دەکەی ناکرێ بیفرۆشی ناکرێت تیجارەتی پێ بکەیت مشای ئەوە جەستەیەکە خوای گەورە بە توی بەخشیە دوو حەقی تێدایە حەقق ئیتووە حەقەکی خوایە بەس کاتێک تەبەڕۆ دەکەی لۆ کەسێکی نزیکی خۆت خوشکتە دایکتە باوکە برایە ئەوە مەوزوعاتی ترە لە ڕووی فقهی و لە ڕووی شەرعیەوە مەجمع فقهەکان قسەیان لەسەر ئەو بوارەی بە تەفسیل کردیە کەواتە خوشک دکتۆر بەس لێرە خۆمەدەم ئەوت باس کرد یەکە کلیەی خۆی ببەخشتە کەسێکی تر کە پێویستی پێ خێرە بەڵام ئەگەر پاری بەرامبەر وەرگرتی پارەکە حرامە ئەوە جیاوازە پارەکە حەلالەیان حرامە ئەو بە هەدیە دەیداتیان نایداتێ بەس ئەوە مەوزوعەکە نابی تیجارەتی پێ بکرێ ئەویشە تەماشای ناکرێت تیجارەت بە جەستەی خۆمانەوە بکەین مافی ئەومان نییە ئەمە هەموو ئینسانێک با ئەوەی باش بزانین ئەمە مەبەستم ئەوەیە لێرە لەو خەڵێکە باسم کرد ئەوزە بەڵێ گوناحی دەگاتێ بەڵێ لای خوای گەورە سزا دەدرێ ڕۆژی دوایی کە زەختت بەرزە یاخود مەسەرەن شەکرەت هەیە یاخود نەخۆشیەکی درێژخایەنت هەیە ئەگەر بێت و کاکتۆر لەمانەیە لەمە باشتر بزانی ئەگەر بێت و پارێزگاریەکی جوان بکەی زۆر بە ئاسایی ژیان بەسەر دەبەی و بەبێ ئەوەی تووشی جەڵتە ببی بەبێ ئەوەی تووشی نەخۆشی بی ئەمن نمونەکی بەسیت بجەرمەوە هەرچەندە باشیش نییە لەوانەیە ئەو بەڕێزە جێمانی لێبی دەبەن ناوی ناینین هەر بە باشە باز دەکەین یەک لە برادەرەکانی گوتیتی بابچین نانی بخۆین چ وەختە دکتۆر ئێستا ئیشارەتی پێکرد گوتی کاتەکەشی گونجاو نیە جاروێ نەخۆشیە خواردنەکە شێوازەکەشی گونجاو نیە سعات 12 شەوێت چووینە پاچەیان خواردی باشە کارەسات ئەو بەڕێزەش نەکار پاچەک دووسەیەکی لێدایە لەوانەیە دەنانیشی پێ خواردی پاسەکە یعنی ئەوپەڕی بای 10,000 15,000 20,000 ئەو حەدیثەش ناکرد و مامە لە ئەبن و ئادەمەوەی شەڕ من ئێستا باز دکتوریان پاسە زۆر خواردنەکی باش و خۆشە بەس نەک بەو شێوازەی ئینجا چویتەوە مارێ جەوی بڕەکتێک چووە دەیگوت مامۆستا چاوم بڕک ڕشکە و پێشکەی دەکراوەڵەنی چویتەوە مارڕا لێنووسە لێنووسە بەیانی کە باگە هاتیە لەوانەیە ئەو جسمەم بوویتە بەرد وەچی کووسە بە خەباتە ئەوە چیمەنتۆی بەجێبێری ئەوە خەز دەبیتن لەوانەیە 300,000 زیاتر ئەو کابراە چارەسەری وەرگرت هەتا باش بووە تەماشاکە لێرە دەسمەوە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە فەرمودەیەک دەفەرمی کە نانمان خوارد ئین کانە وەلابود فثلث لطعامه فثلث لشرابه فثلث لنفسه دەرێگەر نانتان خوارد مەعیدە بکەنە سێ بەش دکتۆر لەوانەیە جوانتر ئەو مۆزوعی لە من ڕۆن کاتەوە بەشە خواردن بی بەشێکی هەناسەدانی بەشێکی ئاوی تێدا بخۆی ینی ئینسان نابی بەو شێوە خۆی ئەمەش چاکەی دەخۆم چاکەش بێشکرا چای بێشەکر باشەوانە دکتۆر ئەدی ئەگەر شەکری تێکەین خۆی ئەم قسەکەم کرد گوت ئەگەر ژاهیش بەکەی بخۆ ناتکوژی لەگەڵ لە شەکرەی نییە پێ دەچی حەزت لە چای بەشەکە ئەمن 20 ساڵە شەکرم تێ نەکردی لە ساڵی 2000 شەکرم لە چای نەکردی بەڵام ینی شەکریش بەو ڕادی خورمای لەگەر دەخویان ئەویش بەخوای بە خورمە حەزم لێ جاروێ لەگەڵ برێن ئەوەی دەیخۆم لەگەڵ دیشتەمەی کوردواری قەدیم ئەویش مەسەر دکەچی ئەوها گسکە ئەویش بەها لە مناسبە کەدادنی شەکرا قەهوەی وەخانە خۆشە باش بەڵێ دکتۆر جا بەنسبەت بابلێ خواردن ئەوە باسی پاچەی کە دکتۆر عفوش بکە پاچە باشە ئەگەر بیخوین لە بۆ تەندروستیمان ئیسیفادە چ تێدایە یان هەر هەمووی خراپە و چەوریە بە تایبەت ئەگەر کاتی خراپ بخوین بەخۆی هەموو خواردنە کە خوای گەورە لەسەر زەوی خەڵکی کردیا هەمووی لە خزمەتی بەشەریەتە من قەت بە هیچ کەسێک ناڵێم گۆشتی مەخۆ ئەتویا میوەی مەخۆ یان تو سەوزەی مەخۆ یا تو شەکری مەخۆ و ئاردی مەخۆ نییە هەموو جسممان هەموو پێداوی دکتۆر ببمەڵەوە بۆ دکتۆر پاچە کۆمەڵێک دەستخۆش کۆمەڵێک
پێکهاتە هەیە لە پاچە و لە سەر و پێ و لە لاق و ورگ هەیە لە ئەندامەکانی تر نییە بە تایبەتی کۆلاجین کۆلاجین کە ئینسان زۆر پێویستی پێێتی هەم لۆ چۆکەکانی لە بۆ با بڵێن لە بۆ ئەو جومگانە و ئەوەی هەم لە بۆ پێستی زانە دائیمەن ئەوانەی تێر کۆلاجین دەموچاویان دائیمە پیر نابی دائیمە دەموچاویان تەڕە جوانە شل نابی با بڵێن ڕۆنا و دائیمە کۆلاجین تەواوە پێی دەچی زۆر حەزی لەسەر و پێی بیمە زۆر بەکەمی سەر و پێ خواردی نووسێ یەک جوپەی دەخۆم لەگە یەک پارچە بوو ئەو ساڵ چەند جار خواردیت ئەو ساڵ 2 جارم خواردیە داوەت بوویان بەخوا 2 جار داوەت بوو ماڵە خەزۆر جارێک لۆمان هەزارێک داوەت بوو نعمەتی خوایە جا قەزدم یعنی تۆ هەموو شتێک بخۆ بەس بەکەمی وە کاتەکەش جەنابی مامۆستا فەرمووی ئەخر پاچە ئیشەوێنی لەسەر بن زۆر ئینسان ناتوانانی کۆمەڵە خواردن هەیە لەسەر بن باشە دکتور ئەم بەحسا خۆرنت کۆکەم هەیە ئەگەر ڕەحمی بە خواردنەکەش ناکە کاکە ڕحم بە مایدەی خۆت بکە بە مایدەی خۆت وەنیە هەتا ئەگەر داوەتیش بی و بەلاشی ڕحم بە مایدەی خۆت بکە ئەمت دووکێ بۆ دینیت بژین هەمی تشت بخێ خێژی بمعنە یا الله ئەم بەحسا خواردنێت کوردەواری بکەین تایبەتیژی نوکە هێدی دێ بوهار دەست پێ کرد وێجا تۆڵکێ و کاریە و کەنگرا بگرە نعمەتا خودێنە حتا چڕۆدە ئەگەر ئەم سەر وان خواردنێت گیایی و یەت کوردستانی بژین تەندروستی ئەمەدەوە باش بێت یان ئەگەر ئەفسەڵەتر بێژم مەسەلەن گیایەکی وەکی کاریە بۆ چێ باشە یان تۆڵک یان وێ کەنگرا هەمیستری بۆ چ تشتێکیت باشە هەموو جایە کە خوای گەورە شینی لەسەر ئەو زەوی دەکەمە بە دەرمانخانە حیسابە یا الله هەر جیاک لە خۆی دەرمانخانەیەکە بەڵام هەر دەرمانخانە لە دەسەر دەرمانخانەش هەر دەرمانێک لۆ نەخۆشیێکە تۆ ناتوانانی بڵێ مەسەن بچێت سەی دەلێ برێ ئەو هەموو دەرمانە لە هەموو نەخۆشەکان یعنی هەمووی بەڵکو ئەوە ئیژانە سەریە ئەوە مەسەرەن مەعیدەی ئێشانی ئەوەی پشتێشانی ئەوەی شەکرێ مەسەلەن کاردی بوو چ باش کاردی یەکێکە لەو گیانێکەوە ڕیخەڵۆکی ئینسان پاک دەکاتەوە لە چێ لە کرم لە کەڕوو لە ئیلتیهابات چەوری هیچ ئەوە چەوری زۆر بەخۆتە لە چەوری جگەر هەمووی پاک دەکاتەوە هەیتم لە ناو فرێزەری بچم سبەی ئیشەڵا دەخۆم ئەمەش لە ناو فرێزەری دەربینم خراپ نییە ناو فرێزەری دوو جێمان مایەفە نەما خواردن بەخۆی دکتۆر قسانیش دەفەرمووی لەوانەیە ئەو کاتێک کە کاردی پێڕادەگە ئەو کاتی لە هەموو کاتەکان باشتری بخۆ بەتاکید ئەوەی لە ناو فرێش هەموو شتێک دەرێت لە وەختی خۆی میوە سەوزە هەموو شتێک لە وەختی خۆی بیخۆ جا مەسەن وەرە کاردی ئەو مەسائلی خاوێکردنەوەی ڕیخۆڵە و قۆڵۆن و ئەوانە دەڕوا هەتا قەبزیش تۆرکە کۆمەڵێک سوودی هەیە یەک لەوان لە بۆ هەناسە تەنجی ئێستا کە تۆرکە کە لێ دەنێن بە ئاوی خۆی ئەو ئاوە لە هەناسە تەنجی و ڕەبۆی بەکاردێ خودی تۆرکەش بەخۆشی دیتۆکسە ئەنی بەخۆی پاکەرەوەی ژەهری لەشە ئەین تۆرکە ژەهری لەش پاک دەکاتەوە ئەو تۆڵکەی کە ئەمە هەیتمان باوەڕکە لە وڵاتی هیندستان 32 نەخۆشی پێ عیلاج دەکەن دەیکەنە پاودەر لەگەڵ دەرمانیتر تێکەڵی دەکەن نەخۆشیێک مەسەلەن یەک لەوانە مەسەلەن مەسەلەی بەرگری لەش مەسەلەی گەدا مەسەلەی ڕیخۆڵە مەسەلەی غازات مەسەلەی مەناعا یعنی تقریبا تازە باسم کرد لە بۆ سیەکان لە بۆ پاکردنەوەی ژەهری لەش لە هەموو ئەوەکان تەبعاً هەموو ئیشەکان دەکاتن و جگە لەوەش خواردنیشە تۆ وەرە تەمەشای ئەو سەوزانەکە یان تەمەشای جیا دەرمانەکە خواردنی خۆشیشە نەکات هەم خواردنە هەم دەرمانە هەمیان ئەدی کەنگر بە هەماشی ئەوش کۆمەڵێک سوودی هەیە یەک لە سوودەکان لە بۆ مەسائلی شەکری زۆر باشە لە بۆ مەسائلی جەرگ باشە جگەر باشە تۆکو دیتۆکس لە بۆ مەسائلی بابلێن ڕیخۆڵە و گەردە زۆر باشە و لە بۆ مەناعە باشە و لە بۆ زۆر مەسائلی قۆڵۆن باشە یعنی ئەوە دکتور جگەلەوەی کە دەخۆین بۆ جسممان باشە لە کاتی نەخۆشیش ئەگەر بخۆین وەکو چارەسەرە دەتوانین وەکو دەرمان باڵێ دەتوانانی وەکو دەرمان بەکاری بینی دەتوانی کەسێک نەخۆشە دەتوانی تازە باسم کرمی هەیە ڕیخۆڵی ئیلتیهاباتی زۆرە دەتوانی کاردی بخوا کەسێک دەتوانی مەسەلەن مەعیدەی پاکاتەوە یا مەسەلەن بۆ نمونە حەزیلێت جگەری پاکاتەوە یاخود نانە هەفتەی جارێک بیخۆ هەفتەی لە وەرزی بەهار من لێرە دەڵم کە وەرزی بەهار هات هەوڵ بدا ڕۆژان ینی بەلای کەمی هەفتە 3 ڕۆژی لە بۆ سەوزە بەهارەکان دابێ خۆ بەستەکە کەم کاردی هەرزانیشە گورم زەمان هەیە زۆر گورم زەمان هەیە گورمزەش لە ئەوش جیاش زۆر خۆشە مەسەن ستێرکمان هەیە زۆرمان هەیە دوایە خۆ ئەمە شەرنی ئەوەی بکولێ ئەمە سەوزە بەهاریمان هەیە وەکو سەوزە دەخورێت کوزەڵەمان هەیە نعناعمان هەیە پونگمان هەیە سپێناغمان سپێناغ دەچیندرێ بەڵام ئەمە خۆرسکان تەرەتورەی چ دەرێ دهۆک بادینە تەرەتیزە تەرەتیزە چ پێ دەرێ
رشاد عربية هم بجنين رشاد أخوي ترتيزا لبو بخوي تويكي كإستا أمل الروي طبيو كبكايدينين لبو قرانوي توكا لبو تي يعني أبيت روماتيزم في صوفان هاي لبو صوفان بكاردي برناكا بلام 16 حفتا تاچی دەکات طوفي رشادي توي رشاد کوش بەکاردێ بەکایدانەکەشی با خەڵک بیزانی عادەتەن پەرداغە شیرەی گەرم دەینی یەک کەوچی چای تێدەکا یەک کەوچک چایە بەس بە مەرجەک نەخۆشی غودەی نەبی نەخۆشی غودە نابی تۆ تەڕەتیزەی بەکاربین یان تۆ تەڕەتولەی بەکاربینی بەڵام ئەگەر غودەی نەبوو هیچ کێشەی نییە ڕۆژانە شەوانە پەرداغە شیرەی گەرم بینی یەک بڵاکە چای تێ بکاتن کە تێی کرد سبەینی هەستا نوێژی بەیان یا پاشیوە بخواتن لەو ماوەی 15 ڕۆژ لەو 15 ڕۆژی هەست بە کەمبوونەوەی ژانەکە دەکا بەبێ مستەکین وەکو عیلاج فەرق پێ دەکا ڕاستە شتیری کەشمان هەیە لەگەڵی بەڵام ئەو یەک لەوانە کەواتە تەڕەتیزا هەم خودی خۆی کە دەیخۆی سوودی هەیە بۆ جەستا تۆیەکەشی زۆر باشە دکتۆر ئەو با هەندێک باسی خواردنێکی بکەین ماڵی کورد نییە بە تایبەت لە بەهاران هەفتەی جارێک چاک نەکەن بزانین چ دکتۆر باسی یەکسەن گوتی دۆ لەگەڵ باسی قوڕاویش بکە قوڕاویش دەکەین قوڕاو جیاوازەوە خواردنی شاهانەیە قوڕاو باشە قوڕاو بەخۆی ئەخە قوڕاوچی تێدایە ماستە دنیایەک سوودی هەیە پاکەرە و ژەهری گۆشتی بەرخە ئەو ماشەڵای پڕ ڤیتامین دیە پڕ کۆلاژینە پڕ ڤیتامین بیەکانە ئەوە گۆشتی بەرخەکەی ئەجا بە دونجی بە بەرخی بە پەراسوی بینی بەخۆی چارەسەر تێدایە تەڕەپیاز و جاتەی تێدایە هەم تەڕەپیازەکە دەرمانە هەم جاتەکەش دەرمانە کەواتە کە تۆ دێ قوڕانی دەخۆی لۆ تاموشتی تێدەکەنەوە بە لۆتامیە بەڵام دەردێکاتە دەکو دەرمای لێ دەکات کوواکەینێ داوەتمان دەکەی بە قوڕاوی مامۆستا داوەتتان کەم ئەوە خراپە ئەگەر دنیا خەرا نابێ ئەگەر خەریک ببرینە ئەگەر داوەتتان کەم خراپە کاکش بە خۆ دنیا خەرا نابێ ئەکەینێ دێندێ قسەکە بەسە ئەتو بابینە سەر منجەر دۆڵمەکە ئەوەی جیایە ئەوەی بەهاراتە ئەوەی نازانم هەیە هەرتیدایە سبحان الله دۆڵمە لە بوستەچی باش بەێ ئەمن دۆڵمە زۆر زارگۆتی تیشم وە دوو بارەش دەکەمەوە و تا مردیش دەڵم دۆرمە دەرمانخانەی ماڵە لەبەرچی لەبەر ئەوەی چووکە تەمەشاکە ئەتوەرە تەمەشاکە سڵقی تێدایە مێوی تێدایە کودی تێدایە باینزین تێدایە تەماتی تێدایە باینزین تێدایە گۆشتی تێدایە بیبەری تێدایە بەهاراتی تێدەکەن ئەنواع بەهاراتی تێدەکەن پیازی تێدایە کەلەمی تێدایە وە گۆشتی تێدایە طبعاً هەر میوەک هەر سەوزەک لەوانە هەر خۆی کۆمەڵک سوودی تەندروستی هەیە جوانە هەر کامەچیان وەردەگری جیهانیان وەگرە وەرە کامیان بە پەلکەوە تەبعات بخورێ بە پەلکەوە ئای پەلکەدەی بخۆی کە سێلێ دەکاتەوە ناخۆ برنجەکەت کات برنجەکە خراپ نییە ئەتوو دۆڵما ئەو هەموو ڤیتامیناتە هەموو تێکەڵ دەبی باوەکە ڤیتامین دی تێدا ڤیتامین B12 بەکاین تێدا ئەی تێدا ئی تێدایە وەرە هەر ڕەنگەچی دەو ڕەنگانە دژە شێرپەنجەکە ئەگەر ڕەنجی تەماتەی دەڵێ ئەگەر مەسەرەن ئەگەر باینزانەکەی دەڵێ هەر مادەک لەوانە کە تێکرایە حتى تەماتەکە بەخۆشی دژەژێر کەلەمیش کەلەم ئەوجا کەلەمی سۆر هەر بەخۆی دژە شێرپەنجە یعنی بە کورت و مختصریەکە دەرمانخانەکەی لەناو ماڵێ هەر ڕێزم پیاوەکان پیان خۆش بیبەری ئەوەش تێ دەکرێت کە قسەی دەکەم پیاوەکان پیان خۆش ئەتوو حەز لێ دۆڵمە من دەیخۆم و حەزیشم لێ و باشیش من حەزم لێ ئەدی قسەت لە ئەوانە ئەمە لە مارە یەکشتت پێ برێم کاکشبن وەچی دۆڵمەیان لێنە ڕۆژی بڕە قالمم تێک دەچی ها بەخۆی دەرمان وایە هەموو کەسێک حەزی لە دەرمانی نازانم لە مارێ چ دەکەن شتێکی دیش لەگەر لێ دەنێن هەتا ئەمە بخۆین ینی ئیدکە شەنە لە مارێ ناخۆن ماوەک بوو ماوەک پێش ڕەمەزانێت جارێک لیاننا کە ڕوویان کە دەسە سنیەکەی هەندێک ئاوی لەگەر بوو زۆر حەزم سوێ بەڕاستی برسیشم بوو مامەستا مەلادەشتی برسیم بوو لە دەوامی شادبوومەوە برسیم بوو ئەمیش یەک دوو قلم لە ناو قاپی کرد و خواردم زۆر بەتام بوو بەڕاستی ئەو زە لەمەوت بڕوا بکە بە ناچاری وەم یەک قسەی لە ژێرمەوە داوەت کرایمە بە دۆڵمەی کاگتۆرە جەنابتان لێرە دانیشتینە بەس دۆڵمەی چێت دۆڵمەی هەولێری الله
اري والله هذا باش باس كان بالمناسبه تازه هاتا قوري مام حاجي بكر مام حاجي صديق عفوا صاحبي مزقوتي من اوي مزقوتي حاجي بكر زيري خوات من دريشكا پیاوچی نزیبو لوانه کا دکتوریش بیناسی زارچی گوتی ما مستعمله مغدید اتو بر دولمت خواردیه بگوشتی چیوی ئەمشەو هایەکەم کردی بخۆم حەزم لە دۆڵمەی نییە بەس کە ناوی گۆشتی چیوی هینا ناوی هینا حەزم توێ ئەوجا ئێستا ئەو بالمناسبە هاتە گۆڕی حاجی ئەوی هەر نەکردی لۆمان بە گۆشتی چی یعنی قەردارەمە ئارێ وەڵڵا ئێستا ئەگەر جێمان جێ لێمانە ئەگەر کەشفی حتما ستافەکەی لەگە خۆی وەڵڵاهی تەمام ئەوجا دەزانیت چ بکە ئەو پارچە ڤیدیۆی بە موبایل ئەگەر نەیدیتوی پێی پیشان دەبرێ ئەوە مۆزوع خوای گەورە تەمەنی درێژکە پیاوەکی نزیک و بەڕێزە خزمەتێکی زۆری مزگەوت دەکات ئەوجا ئەو لەگەوی بەبیرم هات ئەوجا کابراژ هەیە دەرێ ئەوەی زۆر حەزی لە دۆڵمەی بێ ئەوە مەرە لە خێزانی خۆی کورە کاکە ئەوە لە چێ ئەوە وەڵڵاهی تاسیریشی هەیە بەخوا ئەوجا قسەشکە کاکە تۆماری هیچیان لێنە نایە لە دۆڵمەی زیاتر لە برسان دەبنی بەس خۆش بژێڕمەوە ڕۆژێک هەر لە کەناڵەکەی بەڕێستان لە بەرنامەی بەیانی باش ئەو ئافرەتە وەڵڵا ناکەم بەبیر نایەتەوە پرسیارێک بوو دکتۆر دۆرمە چی لە ڕەکنێت گوم دۆرمە دەرمانخانەی ماڵە دەرمانخانەی ماڵە ئەوە سوودیتی ئەوە هەم باس کرد ئەوانیش تەبعەن چووبوون لە ستۆری لە پەیجی بەس ئەو مەقتەعیان دانابوو ئەمیش چوومە ناو کۆمێنتەکان هەزار جوونیان پێدا لا حول ولا قوة إلا والله وبالله بەشیانم کەس جوونی پێ نەدایمە لەسەر ئەوی خۆم ئەوە لە ژنێ خۆی دەترسێ ئەوە لە ژنێ خۆی دەترسێ ئەوە کاکە دکتۆر خێر دەگاتی ئەو مەقتەعیدادە بە قورئان هەفتەی جارێک دەخۆشنەکە بگی کاتە 4 جار باشە هەر بابایە گلەی خۆی دەکرد دەیگو ئەوە بەس بزانم ئەوە چی ئەو مەقتەعتان پەیوەندیم بە ئەوەی کرد بە سکاڵای بۆ بزانم کرد بۆ سکالەخان ینی بەس تەنها ئەو مەقتەعا بوداتان ناوگۆ ئەو هەزار جوویە بەمەدایە کاکەوە لەسەر دۆرمەی دکتۆر بێجا معافوکە بەدگوت با خۆ لە شێری بترسی عیب نییە شێر ئەدی شێر بەخۆی نێرە لە خمێکەی ناترسێ دکتۆر ئەو جارش دادەنێن ئەگەر خوانەکە قسەیەکی ناشرین هات سەر مەحسێ بکە و گەردەنەوە نەئۆزەکە نابەس ئەمن واتێ دەگەم گواتێ دەگەم هی دکتۆری کوو بووە چکە بە هەموم پیاوەکان حەزیان لە دۆڵمەی نییە کە دکتۆری شوی گوتێ لەوانەیە هەر گوتبییان کاکە ئەتو لۆ تەژیعیان دەکەی لە ماڵ دوای معدل دۆڵمە تەماشا دکتۆر ئەوجا بە ئەو قسەیەش بکەم و دوای بە مامۆستا سرودەی خۆشمان و پێشکەشکە بەو دەنگە تایبەت سرودەی تایبەت مامۆستا الله تاکە خواردنە کە باز دەکرێت ئاگاد لێ نییە چەند سعات حەز دەکەی هەتا سبێ هەر بازەکەی تەواو ناوی بستە باسی کەبابی بکە وەڵڵا کەباب خۆش گۆشتلیاندایەوە خەی جەنابی دکتۆری ئەرێ وەڵا ئەوەی ئەمن دەرێ مامۆستا دەشتی زۆر خۆشحاڵ دەبین ئەگەلۆمان برێت یعنی پێشتر ڕێککەتیە داوام لێ کرد وڵا ئەرێ وڵا ئەوەش مناسبە چیە بەس دوایەوەی خلاص بوو باز دەکەیت ڕێککەوتن بەبێمە دەکرێ و ئاگامان لێ نییە تایبەتە بە جەنابی دکتۆر زۆر سپاس دەکەین مامۆستا شرمندەیە گوڵەت و خوزی بای محەممەد سازندەیە بولبول لە تەماشای محەممەد زوبریل لە سەلاخوانی سەراپای محەممەد تسبيحي ملك مدح سناي محمد أي جايان ما في داي نرقف الشام لا يا محمد أي جايان ما في داي نرقف الشام لا يا محمد أو طاهر معراج لسر عرش خدامه حقك يرضي سلام أزقاد لا
ملكان سوز دبر حضرة آدم صلوات خدا بلا زمالي ببردم والله بأم واحد خلاق عالم دون عياله صد شكري خدا أمتي أو سرور دينم معلو سر أولاد روحو جاني شيرينم قرباياني قدوة قامتي رايا يا محمد ورباياني قدوة قامتي رايا أي بارك الله فيك أي بارك الله فيك أي بارك الله فيك وفقك الله الله دڵی خۆش کردین بەڕاستی والله ڕێککەوتنە چی ژێر بەژێر بوو بەس بەجددی ڕێککەوتنە چی زۆر زۆر تایبەت ئەگەر ڕێککەوتنەکان هەمووی ئاها والله بە هەموو ژێر بەژێر بی بەو مناسبەی بە ئەوەی برێم ئەمە گەنج بووین بچکە بووین بە تەمەن زۆر دەچوینەتە چێشی عەبدولکەریمی خەلیفە عەبدولباقی خوای گەورە عەفوی کە ئێستا وەفاتی کردی پیاوەشی نازدار بوو مەولودێکیان ساز کرد زۆر خۆش بوو خەلیفە عەبدولیلاهیان داوەت کرد ئەویش وەفاتی کردی خوا عەفوی کە ئەجا لەوانەیە زۆر تایبەت بوو زۆر بەڕاستی ئەوجا کە هات خەلیفە عەبدولیلاه لەو مناسبەی یەکەم جار بوو ئەو سرودەی گۆ ئەوی ئێستا مامۆستا گوتی بەڕاستی یعنی لەزەتێکی زۆر تایبەتیە بوو ئەوجا ئێستا لێ داوام لە مامۆستای کرد خوا موفەقی کات دووبارەی کردیتەوە ئەمەی گەڕاندەوە ئەو کاتی بەڕاستی زۆر خۆش بوو خوای گەورە موفەقتان کە زۆر ئەویش دەبێ لە بەدەرەوەی عیلاجەش لێ بۆم دابنێ دکتۆر عیلاجی چ دکتۆر چ دەوێ عیلاجی چ ژیای دەرمانی لە بۆ گەروی وەبی هەر بۆ گەروم ئەو دەنگەی هەموو دەمێ هەر ئەوها زوڵ ئەدەم باسی نیعمەتتان کرد ئێو نیعمەتەش پارێزی دەوێ ئەو پارێزش جەنابی دکتۆر باشە تو بۆ شەڕی خودێشتە ڕۆزی لێو شەڕی دەکەیشە مامەستا مەلا دەشتی دەنگەکەی تایبەتە خوارەوەشکە دەوێ احتیفاز پێ بکەم باش فرسەتەکە بەردەستی دکتۆر شەڕابەت چۆن ئەو نیعمەتە گەورەی کە خوا بە مامۆستای بەخشیوە ئەی قورجیە بە جیا و دەرمان و خواردنی باش بی پارێزی و باشتری بکەن کووە بەخۆی لە بۆ قوڕک دەبان زۆربەی ئیلتیهاباتە ئەو ئیلتیهاباتن یان ڤایرۆسە یان بەکتریا جاری واشە کەڕووە ئینسان دەبێت بەردەوام خزمەتی بکە یەک لەوانە ددان شوشتنە غەرغەرەی دە و دداش زۆر میهمە غەرغەرەی بکە بەردەوام مەسەن ئەوخێ هەتا مەسەن لەگەر لە دەستنوێژیش مامەسە دەزانی ئیستینشاق ئەوە پێویستە دائیمەن ئەتوو لەبەری دەوت مەسەرن واجهەی یەکەمە مەسەن لە بەرگری لەگەر بابێن لەگەر میکرۆب و شت کە دێتە ناو دەمیسان یان لوتە یان دەمتە یان پێستا ئەتوو سێ جێتێ لۆی بابلێن تووشی نەخۆشیبی یان پێستا یان لوتە یان ئەوە چاویش بە هەمان شێوە گوێش بەڵام هەر شوێنێک خوا دیفاعی دایتی مەسەن هەمومان دەزانێ ئەوە لە کەپومان هەیە لە چاومان فرمێسکێ لەوەی شەمع هەیە لە دەم لیکمان هەیە بەڵام خزمەتی دەوێت خزمەتی پاکڕاگرتنی دەو ئەوجە کۆمەڵێک خواردنمان هەیە نەیخۆین باشە یان کەم بخۆین باشە مەسەر خواردی سۆکراوە زۆر خراپ تازە باسم کرد لە بۆ مەسائلی قوڕ زۆر خراپە خواردی سۆکراوە بیبەری تیش خراپە بەس ئەگە کەمی بخوا مشکلەی نییە ئەگەر من بەریتی زۆر باش نارین ئەمە نارین نەخ کەم بخۆ ئەمە لە کاتی عیلاج کە تووشی ئیلتیهاباتی قەسات دەبێت ڕاگری بەڵام لە حالەتی ئاسایی دەتوانی بیخوا ئەمە سێ نوع بیبەرمان هەیە بیبەری ڕەشمان هەیە بیبەری سۆرمان هەیە بیبەری کەسکمان هەیە بەخۆی ئەوەی ڕەشەکە خواردنی زۆر خۆش دەکا بەڵام بۆ کلی خراپە
بیبەی ڕەش کاکتۆر ئەوە تۆیەکەی بیبەریەوە تیژە تۆی بیبەری ڕەشە بەڵێ ئەو تۆیەکە کە بێت بیبە ڕەش هوردی دەکەن بەڕاستی خواردن خۆش دەکە بە تایبەتی گۆشت بەڵام لۆکیلی خراپە قەزم زۆر خواردن نەخواردن کەمەک بێ هیچ لە گۆڕێ دوو بیبەری کەسەکە بە کەس چی دەخۆی تیژە لەو مەعیدەت خراپە خاستن ئەوەی کە کێشەی مەعیدە برینی هەیە ترشەڵۆکی هەیە بیبەری کەسش تیژ نەخوا لۆ لە بەروی چکە ئازاری گەدە دەدا تووشی ترشەڵۆک دەبی ئەگەم لە حەزەک زۆر زار لەگە کەبابی بیبەری کەس کرۆ لە شە دەدەن کە دەخۆی دەبین مەعیدەت ئەزیێتەخوا یەک بیبەر زیاتر نەخۆی ئەدی سۆرەکە بیبەرە سۆرەکە لە هەردووچیان باشترە هەم کێشەی لە بۆ مەعیدەی نییە هەم کێشەی لە بۆ گورچی لەژ نییە هەم زۆر جوانە کێشەی لۆ قورجیژ نییە بیبەرە سۆرەکە کە پێدرن بیبەری سۆری تورکی یان پول بیبەری پێدەرێت دەرێ سماقە زۆرە پڕی بازەوە هەر بەخۆی مەوتنی ئەو بیبەرە تورکیایە تورکیا وڵاتی بیبەرە خاستن ئەو شارێکە با بڵێن قەهرەمانمەڕەش کەم و بەلەزەلیدا ئەین سەتا هەشتای بیبەری وڵاتی تورکیا لەوێ دەچیندرێ بیبەری سۆرەکەش سێ نەوعی هەیە شیرنی هەیە تیژی هەیە زۆر تیژی هەیە ئەوانەی کە کێشەی حەساسیان هەیە با شیرنەکەی بخۆن تیژەکە و زۆر تیژەکەی نەخۆن ئەوەی کێشەشی نییە با تیژەکەی بخواتن کەواتە ئەتو دەبی لە بیبەری تیژ خۆت بپارێزی خاڵەشی دیکە لە چ لەو خواردنەوە گازیانە لەبەری چکە حامزی تێدایە حامز قڕگت دەسوی کۆلا و مۆلا حامزی تێدایە مادەی حامز دائیمەن ئەزیەتی پێستەدا هەر پێستەک بیت چ ناوپۆش بیت چ دەرەوە بیت کەواتە دەبی خۆت لی بپارێزی چیت کەمانمایە میوە ترشەکان مەسەلەن ئێستا حامزمان هەیە کیویمان هەیە هەناری ترشمان هەیە بە تەنها نەیخوا محاولە بکاتن هەناری شیرم باش هەناری ترشیش مەسەن هەناری لەگەر سرقە سۆرەی دێکەمە شەربەت حامزم هەیە لەگەڵ پرتەقال و لالەنجی دێکەمە شەربەت لەگەر قەیسی و جێزەی دێکەمە شەربەت حامزەکەی بخۆ لە بەرچکە سوودی تەندروستی دیکەی هەیە بەڵام با ئەزیەتی قورگت دەدا حامزەکە بە تەنێ مەیخۆ بە تێکەڵ لە ناو زەڵاتەی دەکەی دەکەی شەربەت بە کۆکتێلی لەگەڵ هەنجوین هەر بەخۆی یەک لە چارەسەرەکانی ئیلتیهاباتی قورگ یان با بڵێن دەنگەژێ بریتە لە هەنجوین و ئاوی لەیمونی ئەدی تاحین قوربان ئەو جا ئێستا دێمە سەری چی دیکەمان هەیە کۆمەڵێک جادەرمانمان هەیە گوڵە حاجیلەمان هەیە گوڵە هێرۆمان هەیە تازە باسم کرد ئاوی تۆرکەمان هەیە ڕۆژماریمان هەیە قستل هندیمان هەیە جاترەمان هەیە هەموو بەس لە گوڵالە سوورەمان هەمویان لەشتیدی باش گوزەرانمان هەیە لاڤندەرمان هەیە یعنی ئەوانە گوڵە حاجیلەمان هەیە ئەوانە هەر هەمویان لە بۆ کێشەی قورگ و حەساسیەی وەکو دەرمانخانە دەتانی ئینسان چ بە تێکەڵی چای لێ حازەکە دەتوانانی هەموو جیاکان تێکەڵ کاتن و ئێواران یان بەیانیان چایەکی لێ حازە بە تایبەتی ئێوارە زۆر زۆر باشە لەبەر ئەوەی چکە بەس تەنها ئەو گیانەی باسم کرد بەس تەنها سوودەکەی لێ قورگ نییە مەناعەت بەهێز دەکا قورگت ڕیلاکس دەکا خەوت ڕێک دێخی سترێست ناهێلی غازاتی ناکا کێشەی گەدەل و حەل دەکا کەواتە تۆ ئێوارە بە چایەکی جیادەرمانی کۆمەڵێک چارەسەری خۆت دەکەی لە نەخۆشەکان دێنە سەری چیت کەمان مایە چەند شتێکمان مایە چمان هەیە زەیتی زەیتونمان هەیە زەیتی زەیتون و زەیتی ڕەشکەی لۆ ئەوانەی دەنجیان بۆی بپارێزن یاخود تووشی حەساسیەت دەبن یان تووشی کۆخە دەبن بێن ڕێژەی یەک بەدا ئەنی حەجمی یەک حەجم زەیتی ڕەشکەی لەگەر نۆ حەجم زەیتی زەیتونی سارد ئاگدار برێن دەمڵاکی گچکە دەمڵاک بە یەک بڵە نۆ بەدا نۆ بەدا یا مەسەڵ شوشەیەکت هەیە دابەش دەیکە ئەوەندە لە بۆ زەیتی زەیتونی ئەوەندە ڕەشکە جوان تێچیدا شەوان پێش و زەیتی زەیتونی زۆرتر بی بەڵێ نۆ بەش زەیتی زەیتونی بەشێک با زەیتی ڕەش ڕێژە بە قووەتە ڕەشکە لەبەر جەرگت بە قووەتە لەبەر قورگت نا دوای زۆر تیژە زۆر تاڵ لۆ مەعیدەشت کەواتە تۆ کە دێی شەوان براکەشی شیوێ زەیتی ڕەشکە دەخۆی لەسەر دەنووی ئەو زەیتە بە قورگدا دەستە خوارێ وەکو شەیلانە وەکو مەساجەکی پێ دەکا ئەو دەنگەژەیەک زۆر لە هەمووشی گرنگتر لە هەر هەمووی گرنگتر بریتێ لە تەحین ڕاش تەحین هیچ شتێک لە دنیاە بەقەت تەحین و ڕاشی باش نییە لە بۆ چێ لە بۆ ناودەم دەوکولی بۆنی دەو با بڵێن ئیلتیهاباتی ددان ئیلتیهاباتی پووک وە قورگ و
بس نبي ومعده بس نبي جاب تندنو انا بطحينه نعم طحين زيتي كنزي دكا زياتر بابا خوي طحينك بها مشتوى دزان زيتي كنزي بخاربي زور طبيعيه باخ زيتي كنزي دتانيه تو يكوت شي زراتي خوي بس دقه طحينك بخوي طحينك هم خواردنا هم فيتامين دي دايا حتى بس دكتور ما بس اويا نسي دوناني قرن بالطحين وبخبري والله باشا نعم بس الطحين او هذا كاين بس يك امن استكاك دكتور يك او مكردي بزانه باشا تيكلت شي وهم كرد يعني وتقول مرق تسم كرد يعني هستم عندك طحين هنا باش طحينكي عندك رشكم تيكر كما شي رشكي لقر زيت الزيتوني لقر هنجيني زور طبيعيه باشا زور طبيعيه او تو ورد قلت همو او بوريتا 25 بس امن يك ملاحظه هي يك اضافه هي دكتوري شلون انا باشتر بزاني كاتك تعيني دروز دكن شكو من متابعه مكريه كدروز دكن مثلا زيتي كنجك هل لي ددن لا عصاري ددن ارديش تي دكن وزيتي زيتونيش لقرتي دكن بزانا تمشاهر خوي تعينك او تيدا وهذا دروز دكري يعني تعيني شي باش زيتي زيتوني شي تيدا وهروها بخوشي كنجكش دبت زيت وهروها تيش تيدا كان ارديش تيدا كان برنامج ما في برنامج طحينه يعني اذا بياتا كان الى همو يدا باشا دكتور عندك امش خورني دير كابين ام دينا فصلي وان كاسو وخيره وان كاسو چنده خود تعالى بونمونه نخوش هكذا حتى اگر اوجي سببت بس تحملش سر بكت وخو پارزت نخوشایی ماستر نبت و بتایبتی چی تیوا رمضان پیروز داده دکتور بهشته تو مادام یه نخوشی فلان نخوشی تهیه پروژی نبه کابراده بهشته بلا سر چهاوی وقتی خیراوی چنده و اگر کسی که آخفنا نوشداری نکد بهشته پروژی نبه او چت پروژی بد آیا گناحه یعنی او تخیره دالله که من حزم لیه بروشو طبعا خوی نخوشی ابتلاء شي قوريه انسان خوي قوره كامتحاني دكاتو تاقي دكاتو كاتك او انسان اذا اگاي لصحتي خويني ياخذ هر نخوشيك وبتايك وكو اوي سالي 2019 و 20 انا كورونا بلاو بولس استي عالمي خلق زور نخوش كوت يعني بهر شي وازج تربي انسان اگا صبري لسر قرت تحملي كرت غلطي نكر ناشكري نكر حموي له بعض الحساب دلي فرموده شي پیغمبر معنی صلی الله علیه وسلم لو آیت پیروزه هاتیه که امام ابو داود روایتی دکه پیغمبری خدا دفن او عفوا او آیت پیروزه داره که خوای گوره وان تبدوا ما في انفسكم او تخفوه يحاسبكم بالله اوي كانقول دلطان دايا اوي كدري دبرن خوای گوره كاتك مثلا خرافه بي خوای گوره محاسبه انا سلك دري امام ابو بكر زور متاثر بو خمي بي خوارد لكن پیغمبری خوا گوتی ای پیغمبری خوا خوای گوره اگر حساب ما لګر ک اما همو ما هیڅ درناسین د فوتي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم يا ابا بكر اولست تحزن اولست تمرض فكل ذلك كفاره همو اوانا كفارته يعني انسان كاتك نخوش دك حتى لفرمودي شتر كامام مسلم رواياتي كديه پیغمبری خوا د فرمي صلى الله عليه وسلم حتى الشوكه يشاكها الا كفر الله به عن خطاياه حتى ضل دركك لدست رادتي ام قدرن سي بدر شي ستري ازل قوتم باعو لو برسم نقدر خلشي ديش باب زاريتي اما درين درك كتيراتشو لدست ضل حتى او دركش كازارك شبيد اخوي خوي قول له جناحي خوش والله بمرزك دكتور ضلين اول شيء زور اوي مكا واي مردم خويا او تسبس لا يخلق هموي باس كمردم يتر ازرك دمينيه نام ان شاء الله دمينيه لكن خوي قوله بس بكسكان دغوري استبلين لون نمونه هەندە کەس تەبیعەتی وایە کاتێک نەخۆشیش دەبی یان ئازارێکشی هەیە ئەوەندە شەکوا ناکە ئەوەندە هاوار ناکە ئەوەندە تەحملی زۆرترە لەوانەیە کاک دکتۆر ئەو حالەتانەی زۆر دیتبی خەڵک هاتو چۆی دەکە و عیلاجی خەڵکی دەکە هەندە کەسیش هەیە عەفوەن نەخۆشیێکی بەسیط دەگری ئیسراحەت ناکە هاوار دەکات دەخۆی وەردەجێڕی خۆی ئەوە دەکات يعني گارە دەکە بە تەبیعەتی ئینسانەکەی دەگۆڕێ بەس ئین شاء الله خوای گەورە لۆی بە ناشکر حساب ناکە ئەو ئینسانە ناشکری دەکە خۆی بە جەستەی مرۆڤ ناسکە بەسیترین شت زاروێ دێتە ڕێگای الإنسان ضعيفا ئینسان خوای گەورە بە ضعیفی دروستی کردیە ئینسان بەرگە ناگری تەحمل ناکە بەڵام کاتێک سەبری گرت و تەحملی کرد و سوپاسی خوای گەورە کرد ئەکید خوای گەورە هەمووی لۆ بەئەجر حیساب دەکە و دەشی جێڕی بە کەفارەت لە بۆ گوناحەکانی چونکە ئەگەر بێت و ئەمە بەو شێوەی کە ئێستا هەینە بگەڕێنەوە خزمەت خوای گەورە کەسمان دەرناچین حتا لە فەرموودەچی بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله علیه وسلم
بپارێنەوە لە خوای گەورە ڕەحمتان پێ بکە گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەتوش گوتی ئەم منیش إلا أن يتغمدني الله برحمتي إلا أجر خواي جورا برحمي خوي رحمن بينك مش قرطار منابي لو تو بس تمشي خوما كينما استاكا همو تساكا كاني ما ناكا نعمتي يك تساوما همو تساكا كاني ما ناكا نعمتي يك ددان مان يك روشتن مان يك خواردن مان يك حلسو كوت مان تمشاكا دكتور هندك جارا ما بس تمشي سر هندي أو بي هندك جارا كسكي نخوشيه هي بو كنترول كناوي في زيادة أشخاص طيباتي جدا من رمضان ده أوروجيه نوجدار ده بشتي خود تعالى جيبو توصل استيريادي كو بروجينا بل سرتانينا بشتي هنجيان أو ده كفارات أو دي فدية كاتشوايا ده أول سرت رابط ده أو بشتي از ده بروجي بم وي وقتي أو بروجي بيت رنگ توشی نخوشیت ماستر ببش کنترلای درکود وی گفت که چوایه بوی خیره یان دوید او نخوشی آخو کنترل بکد تندرستی آخو پارێزت بوی خیرتره ئەمە لێرە ڕای دەگەینم بەڕاستی حەز دەکەم خوشک و برانی خۆشەویستمان کە ئێستا گیان لێمانە خوای گەورە لە قورئانی چ دەفەرمی ئەمە ڕێنماییەکان بە جوانی وەرگرین بەڕاستی فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر أو بنسبة كسك نەخۆشێکی هاتە پێش یان سەفەری کرد دەکرێت بە ڕۆژی نەبی چکە خۆی لە خۆیدا تووشی زەحمەت و ناخۆشی دەبێت ئەگەر تمشای ئاەتی دوای بکەین و على الذين يطيقونه فدية طعام مسكين ئەوانەشی کە تاقایان نییە و بێتاقەتن و تەمەنەچیان ڕۆیشتیە یعنی ناتوان بە ڕۆژی بن وەخت فیدیای دەدەن طعام و مسكين ئەگەر دکتۆر ئەتووی فەحز کرد ئەی برای مسلمان أي باوشي برز أي إنساني زوامر وبتمن أي دايشي برز وخوشويست كاتك بيد ضلي بروجي مبا أو دكتورش طبعا دكتورش برزة مسلمانة خويلو تو جناح باراكا يعني لما مستعد شيء عنيدة برسي ما مستعد برز بيد ضلي أتو صحة الباشنية بروجي مبا خواي جورا ريجي بيداي أو ريجا بيدانا خوي دا أزرع براستي أزرع عين خير الدقاتي عين أو خير اللوج دلدو أن يتطرج بيغمبري خو عليه الصلاة والسلام سيدا فرمي إنما الأعمال بالنيات أما عملوا كردا وكان بنيتك خالص أقل لبو خوامان كرد خواي قورا أزمانو دنسي لفرمودتشي تردري كاتك إنسان نيتي هبو تساكيك بكو بينك را خواي قورا خيرك يلو دنسي أتو خيرك دقاتي أويك دو أقر أو بروجيبونا بو هوي أوي كواكليت خوانا خواستا لإيش كوت يعني أتو بيوستد بآوا بخويوا يان أو بروجيبونا بو هوكاري أوي كزختد أزيتي زياتري بيجيش يان جسمت لكنترول درسوس وكأواني تمانيان هي بردوام الدكتور دبي متابعي دكتور مسري كاتك لكنترول دردتي بهوي أو روجي بلا يكون حد قاتي خدي ما بورز الزلوية خوش كبراني خوش يستم أوي دوباره دكم وكاتك ما مستعد برز بيدري دكتور شي برز بيدري بجي بك هم أزركش الدقاتي لكن خواي قورو وهم صحته وتندرستيش إن شاء الله خدش ترازي دكتور جان با کێشەیەکی ڕۆژانە باسکەین زۆر جار خەڵک توش دەبی بە تایبەتی یانی ڕەمەزانانیش دوای ئەوەی کە ڕۆژ و شکاند ژانە سەر ڕۆژانی ئاسایش مەسەن زۆر جار لەبەر زەخت و سترێس و ئەوانە نییە تووشی ژانە سەر دەبی باشترین چارەسەر بۆ ژانەسەری ئەمە جارێ لە دەرمان و حەب و پاراسیتۆل و ئەو شتانە دوورکەوین باشترین چارەسەر چییە بەخۆی جاروێ مەسەرەن ئینسان کە ڕۆژی خاستان بدایەتەکانی ڕەمەزان ڕۆژی یەکەم و دووەم سێم خەڵکێکی زۆر تووشی ڕانە سەر دەبی هۆکارەکە چیە لە بەروی ئەو کەسە سیستەمەکەی تێک چووە ئەو دوێنێ پێرێ سێ جەمنانی خواردێ دوو جەم خواردیتی ڕاستە و خۆ جسمت ئیعازاتی هەیە کەوی ئازاتانە تو ڕای دەگری کە ڕای دەگری توش کێشە دەبی کێشەکە لە مێشک دروست دەبی تەمان هەمومان دەی بزانین مێشک کۆنتترۆلی هەموو جسم دەکات هەموو ئەندامەکانی لەشمان لە ژێر کۆنتترۆلی مێشکە ئەوەی کە سەریش دێشی چیە هەر مێشکە کەواتە کە تێکچوونێک لە شێوازی ژیانت ڕوویدا و لە خواردن و لە نووسن و لە ئەوەت یەکسەر تو ژانە سەر دەبی تاپەن ئەوەکو باسی هۆکارەکەم مەکرد لێرە بزانین چ بکەین باشە کە ئینسان تووشی ژانە سەر بوو هەندێک چارەسەر هەیە سادەیە وەکو یەکیان ئیسراحات بچی سرعات کە پاڵداتن بەبێ دەنجی گرۆڤەکەی بکوژێنتەوە بەس چاوی قەپات کە لەوانێت 10 دقە چارێک 20 دقە نیو سعات ژانە سەرەکەی لۆ دکتۆریان هەر بەس ئەگەر نەژنی بەس چاوی قەپات کە پار دەتوێ احتیادیە لەبەر ئەوی لۆ چکە ئەوچی بێ فۆرماتێک لە مێشی دروست دەبی ڕێستابیعەتی ئینسان وایە ئینسان کاتێک دەنووتن کە چاوی قەپات دەکە یەکسەر ئیعازە دەست پێ دەکات ئەڵێتە مێشک ئەڵێ زەحمە نەبی لێدانی دڵ کەمکەوە
یەکسەر دەڵێتە ئەندامەکان چالاکیەکان ئەوکەوە پلەی گەرمی لەشی دابەزێنە بەرگەر ئینسان لە حرەکەیە لێ لەرزی بەرزە هەموو ئیعازەکان دەڕوە ئەو کەسە ئیتر یەکسەر هەست بە ریلاکسێک دەکا دەبی هەرستۆ دەبین ژانسەکەی بەریدا یاخود بچی ئاوەکی بە خۆداکە بستە حەمام ئەگەر ئاوەکەبی ئاوەکی بە خۆداکە مباشر احتیمالە شەحناتەکی زۆری لەسەربی شەحنەی مۆبایلی شەحنەی برن کەناڵەکان هەموو شەحناتەک هەیە ئەوش ئەوەیە ئەوانە هەمویان با بڵێن چارەسەری فیزیاویە یعنی دەتوانی بە ئاسانی بیکەیت لەو لاشەوە دەتوانی بە چارەسەر بە برن بە جیادەرمان یان بە شتێکی سروشتی لە ماڵەوە وەکو یەک لەوانە مەسەرەن هەوڵ بداتن ئەگەر گوڵە حاجیلەی هەبوو گوڵە حاجیلا گوڵە حاجیلە نازانم چیانە گوڵە بابونج بابون سپیە پەڕی ئەو هەر ماشڵە لە کوردستان دوو زۆری هەیە بەشی هەموو دنیا دەکاتن ئەو گوڵە حاجیلا یەکسەر وەرە چایەکی حاجیل ئەوها پەرداغا ئەوەی ئەوها بی گەرم یەک مراچی زەڵاتی تێکا لێ گەڕێەوە سعات بۆ ئاوەکەی بخۆوە دەقەت سارێک 20 دقە ژانسەکەت بەرد ئەی بارەکە الله ئەوە یەک ئیتکەشمان هەیە هەر گوڵە حاجیلە نییە وەرە چایەکی احتیاجی ئەو چای کە ڕەش وەرە چایەکی بینە دنکە هەیە لە کوقیچەک داچینی تێکە لەگە یەک گوڵە باڵە خودسە گوڵ بەس بێ شەکر ڕەجا ئەبێ شەکر وەرە چایەکی حازرکە لە بەروی چایە مادەی کافائین تێدایە مهدئەکی بالفعل ریلاکسە وەرە چایەکی بخۆوەچی جەناب فەرمی دەتوانی مەسەلەن بە هەنجوین بیخوا یاخود مەسەلەن با بڵێن بە خورما بیخوا بە مێوش بیخوا بە تو بیخوا ئینشەڵڵا خودش تەڕۆزی دەشتوانی بەتاری دکتۆر هیچ ئەتوژوەچی توری ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ مامۆستات کردی کرد والله ئەویشتەچی گۆت ینی بابەتەنێ متهم نەبووم کاکشمان بەڕاستی کاکەم هەم مادەم وایە مسبەی نایم و تەواو خۆتاڕیش داوایەکی کرد گوتی لۆ دایمە ئاخیری بەس داواکاریەکەت ئینشەڵڵا ئێستا جێبەجێ دەکرێت ئەویش خۆش خوا خێرت بنووسی خوا خێری توش بنووسی تورجان گەلە خۆشحاڵ وەختی خودۆمە و ئەم مەزنکردین مەمنونە توێنێ ئینشەڵڵا خودێ وە دیری هەمینە خوشیۆ بکەت بخێزان بە بایلە بە کەسە دیر بە ماڵی خۆمان تێدەگەڵ خودش خۆشحاڵ دەبین کاتێک لەگەرتان کۆتایی پێبینە ئەتوو ئەمن کۆتایی پاشوی ئەمن لێرە زۆر چاو دەستی بە تەمەنەکان و باشەکان ماز دەکەین بەڕاستی ئێوارەی خۆش بوو لەگەر ئەو خۆشەویستانە لەگەر ئەو دکتۆرە بەڕێز و مامۆستا و ئەو بەڕێزانە ئومێدەوارین ئینشاءڵڵا ئەو خێمە هەر بەردەوام بیت ئەو حالە ساڵانە خزمەت بە گەلی کوردی موسڵمان بکەین هەموو لایەکمان ئەو مامۆستا بەڕێزانەی کە دێن لێرە بەشداری دەکەن خوای گەورە موفقیان کە ئینگۆ هەموو لایەک خوای گەورە ئەو کوردستانەمان بپارێزی سەلامەت بکە هەر لە خۆشی دابین و بدعاء. السلام عليكم ورحمة الله وبركاته.
رسول الله كي تحظى